هەر کەس هەورامان سەفەر نەکردن عمری وێردەش بێهودە بەردەن. سڵام تاوەنە بۆ وینەرە وەشەویستەکە و بەرنامە و هەوار و هەورامانی بێما بە وەشحاڵ زانمێ جارێتەر بیمێوە مێمان و یانەکاتە ئیجارە ئینایمێ شار و هەورامانی تەخت گەرەکمانە باس و خواستێ جەبارە و دماوانەیە کە هەورامان شار و هەورامانی جە یۆنسکۆنە نامێش تۆمارە کریا و بی بە ناوچێوە مێژووی و گەشتیاری باس و خواستێکی بارەوە کەرمێ چەنی خەڵک و شار و هەورامانی چەنی مابینێ بۆ کەسم زمسان ئازیز هەنگاوە سەختە تۆ نەبی دەوێنێ باوان زمسان پایتەختە تۆ نەبی دەوێنێ ئازیز زمسان پایتەختە بۆتانە بەسیان لەگیان تەتە و خەیاڵی بۆتانە بەسیان لەگیان تەتە و خەیاڵی بسپارە خەمید باوان بەشنە و شەماڵی بسپارە خەمید باوان بەشنە و شەماڵی هەرچەند زمسانە باوان بۆران ناوێختە زمسان بامێنۆ لەگیان دووری تۆسە وەشەویستە بەرنامە و هەوار و هەورامانی بە وەشحاڵیەوە ئینامی خزمەت و جەناب و کاک دکتۆر مەحموودێ مبارەکشایی کاک دکتۆریان فرە وەشحاڵی بێمێ سپاس خۆی دەرفەتەی کە بەێمەت بەخشا. سلام و ڕێز و حورمەتمان خزمەتتانە مامۆساگیان ئی وەختاوەش سپاسا کەروکە ئێمە تا بەسەر کردێنمەوە ئینانە خزمەتتانە چا بابەتەنەکی جەناب و فەرماوە هەر پرسیارێ بۆ منانە خزمەت و جەناب. سپاس کاک دکتۆر جێ کار و زیندگیشمان کردی دا و گەدە نازاییمە هەنجە حزور و جەنابیتنە سپاس مەمنون. کاک دکتۆرێکمانە باسی سەر و ئانەیە کەرمێ کە یۆنسکۆ دقیقەن یێرە ساڵێکی وەڵتەر ساڵ 1400 بڕیارش بەرکرد کە هەورامان بلۆ دلێ شوێنەوارە مێژوویەکە وەڵا ئەینە بنمێ سەر و بابەت و یۆنسکۆی و بەجەهانی بێ و سەپنامێ هەورامانی جە یۆنسکۆنێ باسی سەری گرنگی مێژوو هەورامانی کەرمێ تا چەند مێژوو هەورامانی گرنگ بیان پێ ئانەی کە یۆنسکۆ بێسەر و خەتی کە هەورامانی وزود لێ چوارچێوە و شوێنەوارە مێژوویەکە. سپاس دەکەم وەڵی ئانەک ڕاستی بۆ هەورامان هەم جەباری مێژووی و تاریخی و هەم جەباری جوغرافیایی تایبەتمەندیوی خاصش دلێ کوردستاناتیەنە هەن هەورامان یۆچا یاگانەکە ژیوێ و باس و ژیوێ و ئەرەنیشتێ ئاخەڵکیە گێڵەوە پێ چەند هەزار ساڵ چۆڵی ئا دەستنوویسێ پسە قەباڵەکە و هۆرامانی کە یۆزیێنێەوە و چەند هزار ساڵ 1200 ساڵ چۆڵ ئی قەباڵێ نیشاندەر و ئینێنێکە یەکجانشینی و ئەرەنیشتەی جەهۆرامانە نەبیێن و هەر ئینە و ئا شۆنەوارێکی سە جەهۆرامانە نەمیزیاوەوە بەرە بەرێج خەریکە ئا کەسێکێ لێکۆڵەرینەی خەریکە کار و باستانشناسی کەراچا حەوزەنە ڕۆ بە ڕۆچیوی تازەتەر گنۆبەر مێژوو و تاریخ و ئەرەنیشت و ژیوەی جەهۆرامانەنە مێژوو و تاریخیوی کۆنا و هەر ئی کۆنبێشە بوو بە یۆچا هۆکارە ئەساسیاکە خەڵک و لێکۆڵەر و ناوەندە تایبەتەکێ بە تایبەت ناوەندە جانیەکێ لایە ئەو هۆرامانی کەراوە هۆرامان چێوێکە یۆنسکۆی سەبتکردن و تۆمارشکردن مشۆمە بە شێوەی دقیقتر سەرشەرە بلمێ یۆنسکۆ هەورامانش پێسە کاڵچرال لەندسکێپی تۆمارکردن یانێ ئا ڤەرچەمی فەرهەنگی یا ئا چەشمەندازی فەرهەنگی یا ڤەرچەمە فەرهەنگیە
باس جەنابی ئاماژەکردنەدا ساڵ 1400 هەتاوی کە هۆرامان ئی تۆمارە کردو دقیقەن دەست منریۆ سەر و ئا مەسئلە ئەساسیەکێ حەوزۆ فەرهەنگە یعنی هۆرامان پسە ناوچە پسە مەحاڵی فەرهەنگی تایبەت کردو وەینە من پاسە بزان و شانازیەوە پێخەڵک و هۆرامانی و بەگشتیش پێخەڵک و کوردستانی جەوڵاتێ پسە ئێرانیانە چون ئێمە خۆ گەرەکما بوو یا گەرەکمانە بۆ ئیسە هۆرامان و کوردستان ئینا فعلەن چوارچێوی سیاسیەنە بەنام و ئێرانی و هۆرامان و ئێمە ئەو دیمی هۆرامان و باشوور و کوردستانی بەشێ چی تۆماریە نییە یعنی ئی یاگێکێ تۆمارەکردێنە 700 دانە دەگایەنێ کە ئینەجە چوارچۆ جغرافیایی ڕۆژەڵات و کوردستانیانە و ئا بەشەکی سێمە ماچمشتە هۆرامان ئی تایبەتمەندیە فەرهەنگی بیان باعثوانەیە کە یۆنسکۆ لایە ئەو هۆرامانی کڕ ئی تایبەتمەندیە فەرهەنگی بە باوەڕ و من هەر چێوێ کە ئێمە جە دلێ وێمانە تایبەت کریا بۆ گرنگایەتی و ئەهەمیەتش بۆ ملۆ لێ چوارچەوە فەرهەنگ و ئێمە شێواز و یانەکەردەی شێواز و معماری ئێمە جلوبەرگ و ئێمە بۆنەکان و ئێمە زوان و فەرهەنگ و کللتور و ناوچۆ هۆرامانی ئینی گردێ ئەگەر ئێمە بارمێ تێکەڵی شاکرمێ کللتور و فەرهەنگ و هۆرامانی بۆ وەئی چەشمەندازە وەئی وەرچەمە بۆ باعثوانەیە کە یۆنسکۆ لایە هۆرامانی کڕەوە و ئینەشە سەبت کردن ئینەچە زەحمەتی فرە شۆنیابیان کەسانی فرە دڵسۆزانە جەماعی فرەنە شاید 5 ساڵێ هۆڵ و تەقەلا و ئینێشادان کە قەناعەت بیاونا بە یۆنسکۆ بە نوێنەرایەتی یۆنسکۆی کە سەردان و کوردستانی و هۆرامانیشکردن کە بەڵێ ئی ناوچە ئی مەحاڵە تایبەتمەندی ئانیشان کە بلۆ چیرروبار و ئاچێوە کە تۆمار و یۆنسکۆی ناشۆنیشاو پسە یاگە دێرینەکە پسە ئاشوێنەوارە کە تاریخیێنێ مێژوێنێ جەباری فەرهەنگی ئەهەمیەتشان و ئاچێوە نەواڕیان ئینە من بە باوەڕ و من سیگناڵی ویچا پەیامی ویچاپێ خەڵکو و هۆرامانی کە ئەگەر تۆ ئارۆ ئامانی لوانی چیر و تۆماری جانی یۆنسکۆی بە دەلیل و ئا تایبەتمەندیەکە وێتە ئەگەر ئی تایبەتمەندیە بە هۆ زمانی یا بە هەر دەلایلێ ئیسا چیر و نامۆ جیهانی بێ بۆ چیر و نامۆ مۆدرنیستیانە بۆ هەر نامێوە تۆ بنیێش ئەگەر ئا شێوازە ئا چێوە فەرهەنگیە تایبەتمەندیە فەرهەنگی بلا بێنە قەتعەن یۆنسکۆچ ڕەنگە دماتر پاشگەز بووە ئێمە ئیسە یۆ شاب چێوا بەداخەوە ئاروج هۆرامانەنە خەریکە ملێم لو بێننە بەداخەوە شێواز و یانەسازی و معماری هۆرامانە ئەگە وەڵ ئەنە دیسان بمەوە لێ زیاتر ناوەڕوک و بەرنامەکەی ئەگەر باسێجە چوارچێوە و سنوور و جوگرافی هەورامانی کەرمی کۆگە پەی کۆگەی گێرەوە بەداخەوە کە ئیسە هەورامان بەجۆ جۆرەکە بیان بە دوێری بەشێک گێرە هەروێمە بەشێبی مەچانێکەوێمە بەشماکردن هەورامان بەڵێ ئێمە بەهوانەیە کە من پسپۆڕایەتی جغرافیاییمان سەر و مۆزوعەکەی جەڕوانگەیوی جغرافیایەنە یاگێ مەکان گرنگایەتی تایبەتژەن چون ئەگەر تو یاگێ نەبوو تاریخی وەژما بوو مێژوو وەژما بوو یعنی تەمام و ئا ڕووداوە تەمام و ئاچێوا کە جەدنیانە ڕوەمڵۆ جەبەستەری جغرافیایەنە ڕوەمڵۆ پەس یاگێ ئەولەویەت ژەن بلو تاریخی چەنە چون تۆ یاگێنە تاریخ سازە ئێمە هیچ وەخت بەسوانێ مەکرد میواچمێ تاریخ و مێڕێخی تاریخ و مەسەڵەن قوتب و جنوبی بە دەلیل و ئینەیە کە ئینسان حزورش نییە ئێمە گۆرەترین جغرافیدانێ کە وشۆ جغرافیەتش بەکاربەردان ئاراتوستێن بەحس و گرنگایەتی مەکانی کەرە و ئەهەمیەت و ئینسانیەنی مەکانی لکنۆ بە ئینسانیەرە پۆکەی تاریفکردە و بەحسکردە جۆرامانی چەنە من پاسە بزان و ئا مەسئلەی مشو هەمیشە ڤەرچەم وە کەسانە با کە پێناسە و ئەژناسە هۆرامانی کەرە هۆرامان بە باوەڕ و من دوێ بەشین یعنی دوێ جۆرێ من تامی هۆرامانی ژناسە کەرمێ یۆش هۆرامانە کە من نامێمیان هۆرامانی ئێکۆلۆژیک هۆرامانی ئێکۆلۆژیک پایاگا ماچاکە خەڵکەکە 90% فرەتەرش هەر هۆرامین وەچنی ئایاگێکە ئێمە نامژمنیە مەحاڵ هۆرامانی جە ڕێڕەویوی تاریخی و مێژوویەنە مەچە پەیوەندی ئێکۆلۆژیکش پێوەش وەشکردن و چایاگێنە بیان نەترازیان جایاگەوەتەرەوە نامان ئایاگێ مە نامژمنێمە هۆرامانی ئێکۆلۆژیک ئەگەر پیر ڕوانگە هۆرامانی ئێشناسەکەرمێن هۆرامان کەریۆم واچمێ بەپۆ دابەشکاریە کە دلی فرۆ سەرچەمەکانە هەن
هۆرامان و لۆنی هۆرامان و تەختی هۆرامان و ژاوەرۆی و گاوەرۆژ باس کردی و هۆرامان و شامیانی و دزڵی باس کرد و ئینێ ئژناسیانە کە ئێمە هەنما بەڵام بە شێوازێ بە هەر جۆریوش پێ بلمێ هۆرامان پەکێوە هۆرامان یاگێوەنە کە بە باوەڕ و منیت ئیگر و دابشکاری چاوەڕ مەگەێرۆ دلیل و دابشکاریەکە هۆرامانیش دیسان گەڵۆ سەر و فاکتیوی جوغرافیایی دلیلش ڕۆخانە و سیروانیان ئێمە ڕۆخانە و سیروانی وەختاری و مێدلی هۆرامانی بەهۆ ئانەیە کە کەشەکا بڕۆ یاگەکە بڕۆ هۆرامانش بەشبەشکان ئیوە سواوێ ئۆ سواوێ ئیدی موواوێ ئۆدی موواوێ یعنی ئینە وەش نامی تایبەتە وەشی کردو یۆژ وەزعێت و توپۆگرافیکیا بەرزونزمی هۆرامانی ئی بەرزونزمی هۆرامانی چە بوو باعث وانەیە کە ئێمە یاگەکامە تا ڕادێ نامەکەی شاواڕیەوە تو مەسەن هۆرامان و لۆنی بە خاتر ئانێنەکی کەش و تەختی گنۆ بین و هۆرامان و لۆنی و هۆرامان و تەختی یعنی دقیقا نام و تەختەکەی چی لاوار تەداعی کردەوە بە قەزیەکە ژاوەر و گاوەرۆ یعنی ژاوەرۆکە و گاوەرۆکە دقیقا ڕۆخانە و ئینا پەسفەند و نامەکاشانە ئینێ ئەگەر ئێمە پیر ڕوانگەوە پێش بلمێ هۆرامانی ئێکۆلۆژی کەرۆ ئی قسمەتێکێ ئەکسەریەتش هۆرامین بەڵام هەر چا بەشە ئێکۆلۆژیکێچنە ئێمە سۆرانی و هۆرامی تێکەڵە یعنی هۆرامان دلێویشەنە دەگا بە دەگەڵ ئامنتەقەیچە تەماشەکەری دەگەێوە هۆرامی قسەی کەڕ و دەگەێوە سۆرانی قسەی کەڕ و یا جافی قسەی کەڕ و بەتایبەت جە هۆرامان و ژاوەرۆیەنە جە هۆرامان و ژاوەرۆ ئی تایبەتمەندیە فرەتەر دیارە جە بەشێ جە هۆرامان و لۆهۆن و لۆهۆنی چنە ئی مەسایلێ ئێمە ویلمەشە بەتایبەت بەسەن شارێ پسە پاوەی ئێمە خود و شار و پاوێنە ئیدیم و ئۆدیمش جافە ئەگەر بە ڕوانگەفتەر تەماشەشکەرمێ کە من نامێ منیان سازەی هۆرامانی ئەچی گەنێ تێمە بەشێ فرەجە ناوچەکەی ملوچێ چوارچیویوی جۆغرافیایی کە سازیوی هۆرامانی ئەشناسە کردیوە کەینە حتا میاو بە ڕوانسەری جێنێ ئێمە چواردانە قەزا و شارستان ماهان ڕوانسەرە سەلاسی باواجانین جوانڕۆن و پاوان ئینە ماچاشنە هەورامانات یعنی جەدابشکاری سیاسی ئێرانیانە هەر کولەن پامەنتەقەیواتەن شا هەورامانات وە خود و ئاخڵکیچە هیچ لاریێوشتی قەزیێنە یعنی خەڵک و ئامەنتەقەی وش جە ئەژناسەکردێنە هەورامانی ئژناسەکەڕۆ نە هۆرامی وإنا مسألة أساسية كمشروع كسيكي جحوزو هورامانيانا كاركرا إيشوا فرشيوي ناسكا فرشيوي دقيقة مشروع ورشمش جيراكي سازي هورامانيانا فقط هورامينيا وإما مشروع وشياري قضية بمكا نكر مكاروكا سازي هوراماني تكفشو وإما هورامانك فقط بارمج جتوارشي هوراماني إيكولوجيكينا إجناسش كده لك مولى رخانة وعضليقة يا راري واني وذيالي رجالك من خيلي وخذلين يا خراش وشويسا وشحالي وآمن مي خزمته كاك توفيقي كاك توفيق فرا وشحالين مي جبرنامه هوار وهراماني و سپاس بي درفتي كوي مدبخشا يا رب خير بيدي سر شمخام اخوا حوار وهراماني تاحرا وان ايدي موعودين يا اخوا خير بيدي سر شمخام نشناين خدمتنا هادشي بمن كريو يا اخوا سلامت ان شاء الله والله يقرك معنا باسي جي برياركو يونسكو كرمي تاچن ای بڕیاری یونسکۆیە بێن مای ئانەیە کە وەشگوزەرانی یا بە جۆرە جۆرەکە وەڵی ئاین ئێمە بلمێ باس و یونسکۆی کە هەورامانش سەپتەنامی جیهانی کردن تۆمارش کردن تاچن هەورامان بێژ هەر بەڕاستی سروشتێەوە جوان و یاگی گەشتیاری بێنە وەڵی ئانشتە ئەستان هەر یونسکۆ ئی بڕیارەیە بەرکەرۆ پێ هەورامانی وێنسکۆ هەورامانی ئەیسەکە ئامان و نامێشنیانمێ ئێمە 2500 ساڵێ چێوەڵتر هەورامان شار بیە
حەز دوێت 1500 ساڵە شەوەڵتر هەر لازم بێر گەشتیار بێش بێ ئەلعان نمونێچش هەنێ 90 پیرۆ هەورامانی شاید 5 نەفەرشا خود و هەورامی نەبا هەرچی لا چۆلاوە ئامێنێ پس قەدیمیچ گەشتیار ما بیان گەشتیار تازە نییە تازە نییە ئەتر ئیسا ئامێنی ئی نامێشانیانمێ خێر بێنە سەر شما بە حاڵ ئەفتخار کەرمکە ئیسەیچ نامەوەمە عاڵەمنە بەڵاوە بیێنەوە ولی خوب چنە خێر و منفعەتش هەن پێی ئێمەی دوکانداری ئانێک زەرەرش هەن پێی جوانەکەمە جوانەکێمە تا ئیسە منتیقە سەربەستە نەبیێنە و عەقیدە و مەرامێ پاک شابیێن و بە حیجابە و بە ئیسە مێنێ گەشتیارەکەم تەسەفانە مەتامی واچمە شاپەنە قولی ڕوتێ مەکردی باڵی ڕوتێ مەکردی ئینەی مەکردی بلاخەرە ئانە کە فەرهەنگ و هەورامانین جا ئینێ ئایا بێنە چێ جە ئێمە فەرهەنگ بەرا ئایا ئامێنێ فەرهەنگ تەزریخکەرا بە ئێمە بڵێ یعنی بە جۆرەکە ئێمە زیاتر کاریگەرین معجبین بێ بە جلوبەرگ و ئایشە تا ئایا بە ئێمە ئیسا ئەلعان پاسش بەنامان جوانەکی متەسفانە ئینێکەرا ئیفەرەجی منە ئایشا قبول نییە تا کوڕەکە وێم قبول نییە وەلی قل ڕوتیەکە و ئایشا و سەرە ڕوتیەکە و ئایشا مۆدەکە کە ئاردەنشە ئیسا زاڕڵەکی خەریکێنە مۆدگەرایی لوێنێ پاگەهر و تەسفانە جەهەورامان فەرهەنگەکە خەریکە خارج بوو بەرایش بەراپێ دووری بەردەن شاتر کاک تۆفیق ئی بەردەی فەرهەنگی عادەتەن گەشتیارێکە ڕووەکەر و ناوچە هەورامانی بەعام پێی ئانێمێکە جوانیەوە بین و سروشتێەوە تەبیعەتێەوە جوان بەبێ ئانێکە دەست و ئینسانی ژیاوا بوو لە دەستکاری کریابوو بینوش ئایا ئیسە هەورامانیش خەریکە مەل و چیر و کاریگەری ئانێکە یعنی ملود لێ جیهان و ئەولەمەی ملود لێ ئەولەمەگەرایی مرود لێ ئانەیە کە ساخت و ساز و هەورامانیش خەریکە گۆڕانکاریش مێ بلێرێ خەریکە ساخت و ساز و هەورامانی هەر پاسە جوانێکی ما خەریکێنێ مدگەرایەکە و ئایشا بە وجود مارە خەریکە ساختمان سازیشما ساخت و سازیەکەیچما بیان پێسەوە ئایشا مەسەلەن یۆشا چیمەنتون جێک هەرمان و چیمەنتونە هەورامان نە دروستە نیەنێ شێ هەر نەبیێ وەلی ئیستا خۆ حەچ کەس ئامایانەش کردەوە بەڵێنە ملۆ ئاسن و مێڵگەرد و چیمەنتووەکەش بسان و ئینە کاریگەریە فرەشەن ملوینە هەورامانی لە ئشێ ئینە کرد نەبیە ئەوەختی هەورامانی کە ئیسە ئێمە گەرەکش نییە ئاە بژناساما بە عاڵەمی ئاشارێ بە ئور شڕۆع بێنێ ئەورامان ئەربیل رومیە ئیشارێ بە ئور شڕۆع بێنێ قەدیمترین شار و جەهانینی یۆشا هەورامانە 2500 ساڵی شەوەڵتر هەورامان مالکیەتش بێن هیچی ئاگە و ئێرانینە نەبێن هیچی ئاگە و دنیانە سەنەدی مالکیەتش نوویسن ئەلعانی ناب مۆزۆ ئینگلیسینە بڵێ ئی بڕیاری یونسکۆی کە بە جیهانی بیەی هەورامانی تا چن قازانجش هەن خەڵکو هەورامانی قازانج کەروچی بڕیارەیە سود و منفعەتەکەش چێشێنێ پێ هەورامانی هەی ئارو ئی زەمانەی سود و منفعەتێش هەن تقریبا هەنش من عرضم کردی ئاسود و منفعەت شەش هەڵا ئان نەبیە ئێمە هەر دۆینوشەلەمینەکەما بێ وەلی فەرهەنگەکەمان حەڕاج نەکریێ بڵێ ئەمە من الان وم یۆشە ڕازینا بە دۆینوشەلەمینەکەی وەلی ئەپێسە فەرهەنگەکەمان حەڕاج نەکریە هەڕاج کردیا واقعا یعنی بە جیهانی بێ هەورامانی بۆ باعث وانەیە کە کولتور و ڕەسەنایەتی هەورامانی جەبەی نەبلو خەریکا بین نەبلو ئەرێ وەڵا خەریکا بین نەبلو ئەسا چا ئەفی هەورامان ڕێگەڵە دە نەفەرامە بینی ئی فەرەنجی و ئی کێش تاقی لە شاپەنە بوو کۆن ئینە فەرهەنگەکە هەورامانی یۆشا هەورامن کڵاشا و چۆخەڕان کاوکوزەوانێنێ و نوع شپەنە ئامان ئیسە هەورامی ئەنە لەوان دلێ فەخری مەتاو چۆخەڕانکەکەی فەرەنجیەکەی بسانۆ ئی واسمێ باس و فەرەنجی و کێشێ و پێی منە لیباسی کوردی و واسمێ چۆخۆڕانیکی و پێسە ئانەیە کڵاشکەینە دەستکرد و خود و هەورامیەکان ئانش کە ئێمە گەڵێ بمتە ئیسە دیە بۆمە ئانەی پۆرەشانێکە بەتەمەنێنی جوانەکە کەمتر وینی ئەچی پۆشاکە ئیسفادەکەرا هەزمەکە ئینە یەواش یەواش ئیتر بە مرور و زەمەنی ئینە بین نەملۆ أنا من عزم كردي بخيرك هابين نملو يسأل عن نشانه أنا بتمنك بوشوش سواء بكركين دا فرجي كرنا ما شو شيء شاينا
بەنم خارشتگەڕ و ئینیشە عادەتش نەکردن پەنەش و خەریکا بێنم لەوان تیشرتێش ئاردن کردن نە منیش مخالف ناپەنەش بڵێ ئەی چێشکی ڕاگی وەرەوە ئی مەسەن بەجیهانی بێ ئی دنیا عەولەمەیە دەوڵا ئینە من مەزانم چێشواچ و ئەچێنە چێشواچ و چون خەڵک ڕۆژ مادیاتی کردێنە مادیاتش گەرەکات تا فەرهەنگەکە ئیسە فعلەن مادیات مستێڕامل و ئەوی یعنی خەڵکو ئاروی نەواسبێ خەڵکو هەرامانی مادەش وەڕانەوە بە فەرهەنگی خێریکا پاسەش بە نامان ئەرێ وەڵا ئیسە من یۆشانا من حەزمە کرد و کەس بەرپی دوکانم هور جەمو دێوە خارج جە هەورامانی بوو وەلی خۆب ناچار ملوی چمرە و مەجبور ناقسێ چکەر و چەنە و دەستمشتاقی چکەر و چەنە و وەرو مادیاتەکەی ئەتر ئەنانا شانە و لەتەرە و تیرەنان و ئاردەت و سماق و هەورامانی چاوەڵ ئێمە گێرین مشکۆڵە دەشت و شارە زوریرە و بان لەیلاخرە و شەمیانێرە یانەویانە و مزگی وستێن مێ تاورەشێن مێش ئیسە چێن نیشتێن مێرە کابرامێ بەرۆژ قەیمەکەڕ و دەست وەش بوو وەلی خوب فەرهەنگەکە خەریکا لوان بێن بۆتانە بەسیان لەگیان تەتە و خەیاڵی بۆتانە بەسیان لەگیان تەتە و خەیاڵی بسپارە خەمید باوان بەشنە و شەماڵی بسپارە خەمید باوان بەشنە و شەماڵی هەرچەند زمسانە باوان گۆران ناوێختا زمسان بامێنۆ بەگیان دووری تۆ سەختا بەوەش حاڵیەوە ئامێنمێ خزمەت و کاگ جەلالی عمرانی جە شار و هەورامانینە گەرەکمانە باس و خواسێ سەر و تۆر و بەرنامەکەی ماکەرمی کاک جەلالیان فرەوەش حاڵی بێنمێ دەسەوەژ و پێی دەرفەتێ بە ئێمەت بەخشا خێر بێ سەر و چەمەکان خەرامای تا پەنەماچ و دەستوەشی کرد و جە کەناڵە وەشەویستەکەیتەوە جە بەرنامە وەشەویستە هۆرامینانەکەیتەوە ئینشەڵای بەرنامەی هەر بەردەوامێ بە دەستاوەش بۆ خێلێ مەمنون سپاس کاک جەلالیان کاک جەلال هەر پاسەکە معلوم و جەنابیتانە بەڵێ بە دیاریکرایی وەچمێ یەرە ساڵێ دوێ ساڵی چێوەڵتەر بێ جە یۆنسکۆنە هەورامان سەبتێ جەهانی کردیا کاردانەوەکە و خەڵک و هەورامانی دمەوە تۆمار بێ هەورامانی پسە ناوچێ مێژووی گەشتیاری چێش بێ خەڵک بە چێ شێوازە پێشوازی شاوەنەوەی بڕیارەیە کرد ئەوها جارێ خەڵک هەورامانی فەرە حەزش کرد هەورامان سەفتی جەهانی کریا و لە حەزی جە لە حەز و گەشتیاری و گەشتیا فرە بیەن واقعان خەڵکە چەمێ و چاوەڵی هۆرامانی تەماش مەکەڕۆ گەشتیارێکی فرێنی و فرێ کاردانەوە وەش بێن پێ هۆرامانی جە لە حازی کاری و مەسەڵەن دوکانی سەنایعەدەسی فرێ بێنێ تۆلیدی فرێ بێنێ جە هۆرامانێ کاردانەوە وەشش بێن جە هۆرامانی فقط داوا کەرمێ چا گەشتیارە کێمێنێ پێ هۆرامانی کوچێ فەرهەنگ و ڕسوم و هۆرامانی ڕعایەت کەرا بە هەر حاڵ حتا کابرا جەدی پالی باسی وەچۆ جە هۆرامان نەگێڵۆ مەسەڵەن جەشارەکە وەشنە پالی باسی مەگێڵۆ بەڵێ اینە کوچێ هەورامی پێخسی کوچێ حساسێنێ داواشا چەنە کەرمی هەر کەسێ تەشریف ماڵۆ پێ هۆرامانی کوچێ فەرهەنگ و هۆرامانی ڕعایەت کەرۆ بس عنك يعني جبوار وحجابي و اصلا كلن هل شي فرنجي هوراماني هني بهر حال وش بس خلق هوراماني زانه وقت ما به هوراماني مثلا جاك اما باس زندگی كلمه بفرجي و راس بلام ايش خو حق ما في ويش مثلا فارسي وتركيا وعربي ومثلا بايش كلتور وفرهنگ ويشانش خو ازاده تاع راديو مثلا بجلوبرگ كل كز بجلوبرگ وش به هوراماني خير به فقط مثلا فرامكوي مجنقا دارو بله بالحاله ايش ما به هوراماني إمج انتظاري ما هنشاي مثلا سريج كاك جلال هر ولي انا كهورامان سبتنامي جهاني كريو جاي يونسكوني وش هر منطقه وقشتياري بيان خوای گورس روش پاسه دروست کردن که طبیعت و جوان يعني بدور جدسكاري خلقي اكاتي هر منطقه وقشتياري بيان چه جوازي هانچني ایسه که
چێشت ئاسکەر و با تەوەجۆپانێکی هەورامان ئاڕوە سەفتی جیهانی بێن وەتە جیهانە بەحثاکر هەورامان سەفتی جیهانی بەجێ یۆنسکۆنە سەفت کردیا ئەتر ئی گەشتیارە زاناش گەشتیارەکە فرەتەر بێن ینی واچوتپەنە جە یەرە بەرابەر چوە بەرابەر گەشتیار فرە بێن ئەتە جیهانی بێ ئی فەزای مەجازی هەنێ کولکە زاناش و کولکەزمێنی پێوەرامانی دماوی بڕیار و یۆنسکۆیە ئایا هەورامان ئاچیوەکە قرارە پێشکریا و لازمێنی جەبواری خزمەت گوزاریوە ئایا تا ئیسە پێشکریانی وەڵاهیم چێشت ئاسکەر و چیوە من مەوین و باش و چی مەسەلی ڕێگەوبانی مەسەن ئاجادە و مەسەن جادەیە کەمەی پێ ئێگەی مەسەن دلی هەورامانینێ جە ساخت و ساز و هەورامانینێ ئایا هیچ گۆڕانکاریەوە کریان شارەداری هەورامانی مەقدارێ وەش کارێشکەرێنی وەلی باڕمەکە و ڕستپەس بوو بە یۆنسکۆوێ نەژنیێنە من واچینە یۆنسکۆ بێ نەشادای هەورامانی ماشەڵا جە هەورامانە مەقدارێک کارێشکەرێنێ مەسەڵەن ئەنا ڕێگەوبانش نەوەڵار پێسەن قەدیمی تەسیرش نییە بڵێ وێژ ئەگەر بە قانون یۆنسکۆی بوو دماوانێک کە مەسەن ئی بڕیارە بەرشێن زۆر ساخت و ساز و تەلارسازی و بیناسازی هەورامانی چیر و چاودێری یۆنسکۆی نەبوو ئایا خەڵک و هەورامانی تا چن تاوە پێشوازی کەر و چی بڕیارەیە ئەوەڵەن کەسێ نییە چێگەر نەزارەت کەرەوە چامەسان ئاچیوە قەدیمیەکی مەشۆ مەناوێ فرەکەم شارەداری مەسەڵان فرەکەم مەسەڵان گیرمەوە بە خەڵکی وەلی نییە چانێنە مەس ئی کابراچە واقعان هەزینە کەرۆ پێ یاناشە خۆ یۆنسکۆ تاوە زەڕ بۆ پی کابرا ئی کابرا یانەکەش بەسەوت و قەدیمی کەرەوە ئینە چیوە نییە ئێدارێش نییە جێ هەورامان نەکەیو برۆ یا بێواچە چی پاسە یانە کەریوە من نەیەن یعنی شو هەمانگیەوە بۆ بین و ئەردوولایانێ بەڵێ دێت نییە من هیچم نەیەن کەچێکە کەسە یانێ کەرەوە هیچم نەیەن چیوە جزئی گیرنا بە خەڵکی کاژرا یوتر چا بابەتاکە هەن عاتەنجە بەتابەتجە هەندێ بۆ نۆ مناسبەتی هەورامانی هەنی کە خەڵکی فرە ڕووەکەر و هەورامانی یاگێوە مەسەرەن گەراجەوە نییە پێی ماشینە فرە جارا خەڵ توش و ئی گرفتەیە بۆ ڕارێ بەڵێ هەمیشە ئینە بێنەوە حتا منجا کاناڵەتێنە بەحسم کردن ئەرێ گەورەتەین مشکل هەورامانی پارکینگە واقعان پارکینگەوەش نییە پارکینگ مەماسمشمانە یاگی ماشینەوە نیاشنە وەڵا نیاشەنە هەورامانە هەمیشە چا یاگە شلۆخانێ گیروەرا گەشتیاری گیروەرا گنات لێ تەرافیکی و بەرحەڵا مشکڵی وە شەنێش و سریە مەسەلێ شەنێ چانە فرە حەز مەکەری ئینە یۆن چا ئاستەنگیا کە مەسەرەن توش و گەشتیاری ئەگە گەشتیاری بێ ئێگە گیرا پەجاری دووەمی مەسەرەن پاش شێوازە نێوە چووکە بەڕاستی تا لێ ترافیکێنە بەرم شود لێ هەورامانە وەزانی هەورامان یاگەوە سەختەنە کەش و کۆن گیرا پەجاری دووەمی یعنی ئیتر پسە شێوێ ڕوە نەکەرەوە هەورامان ئێمە حەجە کو ڤەڵجە کورچوینە حەز کەرمێ هەرچی گەشتیار بێ هەورامان بەوەشی گێڵەوەی پێشوازی کەرمێ جەکولی دەست و کولی ماچ کەرمێ بەڵە وەڵاشی حەز بەکەمە گەچی وێچانە کریۆ جە هەورامانە کول کەس پێشوازی شەوە کەر و ئی کارێ با نەقۆمیا جە هەورامانێ بڵێ کاک جەلال عادەتەن تۆوێت گێراپەی گەشت و سەیرانوانی شا لوابی پێی خارج و هەورامانی واسی لوانی پاشاراوێرانی لە یا عێراقی لە یا هەریاگەوەی عادەتەن توێت کلوانی یاگەوە خەڵک و خۆ ئاخەڵکەی تۆ فرەمە بەرز بیان چەنی پێشوازی وە نەکەر و دوکاندارێوەن مەسەرەن کابرەوە مەطعەمش هەن حتا کابرەوە کە تەکسیش پەنە بوو ئەگەر احترام و توش لاوە بوو مەسەن احترام و توش گرتە بوو گێرا تۆ بە جۆرەکە جارێتر زیاتر مشتاق و ئانەیە بی کە بلیوە سەفەر پێ ئایاگی ئایا خەڵک و هەورامانی کە هەرجە ڕابردوونە پی شێوازە شناسیان کە خەڵکیەوە مێمان دۆست خەڵکیەوە عال و کۆمەڵایەتی دلێوێشنە یان و هاوکاری و تەعاونیش بیان پێوەی ئەگەر گەشتیارێ ڕووەکەر و ئێ خەڵک و یعنی هەورامیەکی چەنی ئستقباڵش وە نەکەرا ئەوڵان هەورامیە کولن مێمە نەوازی بێ نەجێ کول کەسی بەحسی کەرۆ خەڵک هەورامانی خەڵکە مێمان نەوازە بەڵێ لە چی وێش تەبیعین بە هەرحاڵ یوملو پیلا پولاری احترامش گەرە حەسکەرۆ پاکاریە جە هەورامانیشنە هەمیشە این مردم هەورامانی مردمێوە عالا مردمێوە سادقە هەمیشە سعیە شاکەین این مسافرە بە وەشی و بە دڵوەشی جە هەورامانە گێڵەوە بە ڕەحم و خوایوە سابقە نەبیان تا ئێستا مسافرەوە جە هەورامانە بە ناڕەحەتی گێڵەوە خەڵک هەورامانی هەمیشەی حتا ئەگەر مشکڵەش پیش بێ پێ غەریبەی تەلەف و غەریبەکەی گێرا مێمان نەوازێنێ خەڵک هەورامانی تا چنە پێش ئامان مەسەن ئەگەر گەشتیارێەوە غەریبە ئەچی مەسەن شار و هەرماینەوەنەش خۆمی و بەڕەحمی مەسەن بلو دەمشەو بەڕەحمی خواوە چیوێەوە فرە گەورە نەبیان پاریۆ چا گەشتیارە ماوی پێزەمانی پیشەریاری پاتەم و درەخت و زا پیشەریاری بە کەوترێ خەڵک هەورامانی ئینە ناڕەحەت بێ پاقسێ نەزانێت چێشکەرۆ ئینە ناڕەحەت بێ پاقسێ ژەنێوە چا یانە شابێت لی یانەکەیشانێ
ئادرەختە بابێ زارشدا بێ حیبەتێنە درەختەکە شابڕی بی بە داستانە فرەگەوری وەلی نەزانێ خەڵک ئەنە ناڕاحەتێ بینێ پێی حادثەی دوێ نەفێتەر کەوتێ بێنێرێ چون ئامێمانە پانێکی دڵش وەش بێ ئانە بڕی و ئانە شابڕی کابرا بسە جۆرە جۆرە خەجاڵەت ژوار خەجاڵەت شو ئەتر خەڵک ئەنە جوێرێ بێ نەزانێ چشکەرەوە بەڵێ واقعان بەڵێ خەڵکە وەرامانی خەڵکە میمان نەوازە خەڵکەوە هەمیشەی توور و تاریخینە هەر میمان نەوازی خەڵکیشکەرە چیە تایسە وجود نامان کێ فرە گەورە بۆ ئینسان بەحسشکەرەوە بەڵێ کاک جەلال جەنابەت پسەی ئانەی کە ئیسێ دوکانێوە هەن چێگەی سەنایعی دەستیت هەن پسەی ئەهل و بازاڕی پسەی ئەهل و کەسەبەی تا چەند ئیسفادەتکردن چابڕیاری یونسکۆیە کە هەورامانش شناسان بەناوچەوە مێژووی وڵا دەی دەست شاوەش بۆ خەیلی مەمنون واقعانی مە شوونی یونسکۆ لە فرە کار و کاسبی ما تەغیرشکەران چون مسافرەکە فرەتەر بیان مەساڵان ئیسە ئی مسافری ئارومێ پێ هەورامانی 10 ساڵە چێواڵتە نێ پێ هەورامانی وڵا وڵا دەست شاوەش بۆ خەیلی مەمنون وڵی داواکاریەمە هەنێ چەنە شاواقعان بێنێ نەزارەت کەرا واخەن بێنێ پەرساوە پێی هەورامانی سریە مشکڵی هەورامانی هەنێ مشکڵ و جادێشەنە مشکڵێ داواکاریشمە چێشینێ کە دما ئانێ کە سەبتە نامی جیهانی کریان خزمەت گوزاریە چێشینێ کە ئەشۆ پێی هەورامانی کریاوە و ئانەیە گەشتیارێەوە چینەی زیاتر کە هەن ڕوەکەەوە هەورامانی یۆجێ مشکڵا گەورە هەورامانی مشکڵ و ڕای ارتێباتی هەورامانی نەپەی مریوانی مەساڵان پێشارەکە ئێمەی گردنەوە ژاڵانێمای ناوەرنە ساڵانە هەمیشە کوشتەشدان هەمیشەی بیان باعیس و ناڕەحەتی خەڵکی هەتا بیان باعیس و ناڕەحەتی گەشتیارە ئەگەر ئیتونێ لێ هەورامانی بیاوانێ سێ مەهیزی ئامامی توش و ئاستەنگێ فرێ بیێمی چووکە وەروەوارێ ژاڵانەوە دەقانە وەشتا یاوێن دەپاقسڵێ ئەتا ئەگەر ئیتونێ لێ بیاوانێ پێ هەورامانی واقعان هەورامان گەشتیارش ئیسە چنن شایە دە بەرابەرتە ئیزافە بۆ ئەتر پەیمەریوانی بۆ بە نیم سعات بۆ بە 40 دقیقەیەش نیم سعات تا 40 دقیقەی ئەگەر ئینەی کەرا پێ هەورامانی فرەوەشا چون هەم سریە ئیستیفای تەرێشەنێ شاید مەساڵان چاگەنێ بکەن و ئەو بەرارێشن کە ئاوێ فری ماشای ناچات چێرنە بەقسێ و ئاوێچە بەربێ هەر پێ کەشاوەرزی مردم و هەورامانی خاصە ئەگەر ئینە کریێمەی داواکاریمان جەسازمانی یونسکۆی سعیەکەدا ئینەما پێ براوەنە پارکینگێک کەراوە پێ هەورامانی واقعان یا دەفتەرێک گەشتیاری بجە هەورامانی جەورودی خروجی هەورامانی نەمەسان ڕاهنمایە بۆ مسافر حەسکەر و بێ پەرسەواچەوە چە چیوەی نێجە هەورامانە بلووینۆشا یاگی گەشتیاری ئایاگی کە دیدەنیە ئایکە دیدەنی ماهانی هەورامانە چی ماهانی واقعان نگا شاداری سەقڵا هەورامانی واقعان نیازشن بە باسازی یانۆ پیشەریاری نیازشن بە باسازی اینە چی فرە وەشێنێ پێ هەورامانی چیە فلکلوی قدیمیێنێ ئی داواکاریەمە من شخصی بمانێ چەنەشانە دەستەوەش بە کاک جەلال لەکەم چەند ساڵ چەند خزیمە دەیچێن خەو ساری دەیان لەکە من بوو بێشوانێکە ئەگە بەمێ سەر و ئابابەتەیە کە دما و شناسیای هەورامانی پسە ناوچێوە مێژوویی جێ یونسکۆنێ تا چەند ئی بڕیارە بۆ بە هۆکار و ئانەی کە گەشتیارێەوە فرەتەر جار ڕووی گەشتیاریوە چنە کاریگەریش بۆ سەر و هەورامانی وێ وەڵای تۆمار و هۆرامانی بواری فەرهەنگیەکەش قەتعاً هۆرامان لۆ چیر و چەمداری یۆنسکۆی وەختارێ یاگەم لۆ چیر و چەمداری یۆنسکۆی بە هەزاران جار جە تێکست و جە میدیای جۆرا و جۆرە نەباسش کردو وەرپاسەکە ئاماژێش کریاپنەش وەختارێ جە ساڵ 1400 هەتاوی یۆنسکۆی بڕیاریەملۆ جە 44مین کۆبوونەوە و شەنجە وڵات و چینیەنە ئێمە بینمێ هەر چا فاصلەی زمانیانە ڕەنگە ئەگەر سێرچیوی گولالە کریۆجە ئینتەرنێتەنە هەزاران جار نامۆ هۆرامانی دەنگدانەوەش بیاندلی خەڵکێن و قەتعان ئینە بوو بە هۆکارێ بکە ڕاو سەرنج و گەشتیارە کێشی و بەتەرەف و هۆرامانی هۆرامان بەهۆوانەیە کە پێگیوی جغرافیایی تایبەت ژەن کەشوهەوەوی زەریفژان تۆپۆگرافیەوی زەریفژان ڕۆخانۆ سیروانی دلێشەنەملۆ هانەچەمێ ئالژەن شێوازی معماری و فەرهەنگ و کولتور و بۆنەی تایبەتژان هەمیشە گەشتیار ڕۆشکەن ئیسێکی یۆنسکۆچ مەی تأکید کەڕۆ سەر و بەشە فەرهەنگیەکە هۆرامانی قەتعاً ئا خەڵکانی کێمەشە نامەشامنیەمە ئێکۆتوریست
ئا خەڵکانینێ کە حەز بە فەرهەنگ و یاگەوێکەرە هەوڵوانەیەمڵا کە ئەگەر داهاتێوهان بلو پێ خەڵکیە چانە خەرج کردیۆ و هەر ئێکۆتۆریستە وش هەوڵوانەیەم لۆکی ژینگە پارێزیش بوو بەڵام ئێمە گەرەکما بوو یا گەرەکمانە بوو وەختارێ هجومی فرۆ گەشتیاری ڕوە کەڕۆمەنتەقیوی قەتعەن شۆنەماوی سەلبی چ هەن شونەمەوی نەرینی ژەن و مشکلاتی بۆ وجود مارو قەتعەن ئەگەر ئێمە جەلایەنی ئەرێنی قەزیەکەی تەماشۆ مەسئلە و سەبتی جانی هۆرامانی کەرمێ پێ جەحوزە و گەشتیاریانە گەشتیاری فرە ڕوە هۆرامانی کردی و هۆرامان بۆ یاگۆ سەرنجی ئیمکانژەن فستیڤالهایوی جۆرا و جۆری هۆنەری لێ هۆرامانیانە بلۆڕاوە هەر پاسەکە ئێمە دیێنمە ئەچی دمە و ئیێرە ساڵێنە چەندانە فستیڤاڵی لێن ڕان پسە فستیڤال و هەناری کە جەهۆرامانە نەگر ساڵێ ئەملۆرانە مەسەل و پیشالیاری و ئی فستیڤالێ مەراسم و نۆرۆزی وەختارێ کە ئی جۆرە فستیڤالێ دلێ هۆرامانیە نەملارانەوە چۆلێکەوە یۆنسکۆ تەکی دشکەن قەتعەن گەشتیاریوی جۆرا و جۆرمێ ئیسە گەشتیارەکە تەنە ئیسە مەحدود مەبەوە بە وڵات و ئێرانی یا کوردستاناتی بەڵکو جەوڵاتەکە تەریشەوە ئێمە دیێنما کە گەشتیار ڕۆژ هۆرامانی کەنەوە ئینا جەنەزەرێ اقتصادی و ئابووری تا ڕادی فرە دەرامەدی و داهاتی عال پێ خەڵک هۆرامانی وەشکەرۆ جەحۆزێ فەرهەنگی فەرەنگ هۆرامانی ئژناسەکەرۆ جەحۆزێ حتا تەنانەت سیاسی ئەگەر خەڵکانێ و بەنسبەت و یاگێوێ زیهنیەتێ شابۆ جەڕۆ گەشتیاریەرە ئازێنیەتە پاک بۆ ئێمە دوینمێ مەسەڵەن پێنمونێ زمانێک کە بین و میسریەکە و ئیسرائیلەکە زمان و زیێنە جەنگێ بێ بەهۆوانەیە کە گەشتیاری پەرسا ئاز زیهنیەتیە لام شو مەسەن بین و ئێرانی و عراقی 8 ساڵی جەنگ بێن وەختاری گەشتیاری ڕۆم و جەحەوزەی سیاسیەرە ئاز زیهنیەتە کە ئادڤەلایەنە کە دژمنایەتی ئەنترین شاکەم پاک بۆ ئیرە حتا جەحەوزەی سیاسی چەرمتەوە شۆنەمای گەشتیاریم لویاگەوەرە کاک دکتۆر دمائی بڕیارەیە هیچ هەنگامی ئەرێنی نرێنە ئەچی بارەوە ینی هیچ خزمەت گوزاریەوە کریان دماوێرە ساڵە هیچ هەنگامی نرێنە پێی ئانەیە کە بەڕاستی هەورامان بە عەمەلی نەک تەنها نامەیە بۆ سەر و مەرکێبیوە نووسێ بوو بە عەمەلی هەنگامە نرێنە پێی پرسیاریە فرە عالەنە کە جەناب مەطرح کردە ئێمە یۆنسکۆ کارۆ ژەنجامشدان وا لایەنە دڵسۆزیچەکێ هۆڵوانێ شادان کە هۆرامان بلۆ چیر و تۆمار و یۆنسکۆ ئایچە زەحمەت وە شاکشتانشا ئێتر ئێچێگەنە ئەرک گنۆ سەر و دەوڵەتی ناوەندی ئێرانی دۆڵەت بەمانۆ ئامی جەتارانەنە و هەر پاسە دەوڵەتە منتەقەیەکێکی ئێمە نامیشامنیێن پارێزگا ئی دوێلایەنە هەم دەسەڵاتی ناوچەیی و هەم دەسەڵاتی سەراسەری گناچیر و فشاری و مشۆ ئێ هۆرزا بە ئەرک وێشا بە نسبەت و هۆرامانی کاری زیر ساختی کەرە کاری بنەڕەتی کەرە بەداخەوە هیچ نەکریان یعنی هیچ چی پێ هۆرامانی نەکریان نامێوەنە ئینا سەر و کاغزیەوە هیچ کە دیار بۆ نیاش یۆجە ئەسلیتەرین و کارا کە مشۆ دەسەڵات ئەنجامش دۆ بە نسبەت و مەسائلی فەرەنگی هۆرامانی مەسئلۆ ئانێنە فەرهەنگ هۆرامانە پارێزیۆ یۆجە نمودەهای فەرهەنگی هۆرامانی شێواز و میعمارین کە بەداخەوە بەهۆ کەم تەرخەمی دەسەڵاتی هەم دەسەڵاتی سەراسەری و هەم دەسەڵاتی منتەقەی تا ئیسە هیچ بربەست و ڤەرپەنگێ و بە نسبەت و ئاکەساناکی یانەسازی کەراجە هۆرامانە نییە ئێمە ئالان زمانی ئێمە واچێنێ دزڵیە دەواازۆ هۆرامانە ئیسە تو وارد و دزڵیەبی ئەجۆ ئینێت لێ شاریوی تازە هەڵقڵێن یانێ جاران کە تۆ جەدزڵیە دەست نەکەرینی دەرۆکیە دەست نەکەین هۆرامان و تەختی ژیوار و تەمام و ئادەگایە کە ڕوو بە هۆرامان ساخت و ساز و میعماری هەورامانی شکرمێ گەرەک مێرێ خزمەتە هەرسکەر و جملێ تەمام و زمانێک کە تەماشۆ ئینەکەنی شێوازیوی میعماری ڕێکوپێک بەڵام ئیسە بەداخەوە دمۆ ئانێرەکێ یۆنسکۆچ تۆماری جانیشکردن نەتەنیا کەس ڤەرپەنگێ نیە هیچ قانونێ نییە بەڵکو شادواچ و 100 بەرابەر و ساڵانی وەڵینی ئێمە ساخت و سازی پریان کە هیچ پەیوەندیش بە فەرەنگ و شێواز و میعماری هۆرامانیەوە نیە. کاک دکتۆر ئەگەر بینە سەر و باسێ ساخت و سازی و شێواز و بیناسازی و میعماری جە هەورامانەنێ دمائی بڕیارەیە قەتعەن ئەگەر قانون و یۆنسکۆی وان مێ و حسابکەرمی ئەشو ئی ساخت و سازی چێر و چاودێری یۆنسکۆی نەبوو ئایا تا ئیسێ ئیچی وەکریان وە تا چن هەورامیەکی و هەورامان خەڵکو هەورامانی هاوکاری یۆنسکۆی کۆرۆجە ساخت و ساز و میعماری یانە کاشانە
وڵای یار پاسەکێ جا پرسیارە وڵینی چەنە من ئاماژەم پنەدا وەختارێ یاگەم لۆ چیر و چەمداری یۆنسکۆی یا سەبت و یۆنسکۆی قەتعەن مشۆ مەجموعەیە جە سازوکارێک کە هەنێ دەستورالعەمەڵی هەنێ کە یۆنسکۆ مواچوشا چایاگەنە ئیجرایی بە یعنی وەختارێ ئێمە ماچمێ لایەنی فەرەنگی ئۆرامانی سەبت کریان ڕێک تۆمار کریان مشۆ تەمام و هۆڵ و هەموو غەمی مانە بۆ کە فەرهەنگ و کولتور و هۆرەمانی پارێزی و یۆجە مەسادیق و یۆجە نمودەکاش شێواز و یانەسازین شێواز و بێنەسازی و میعماری جا ئۆرامانەنە کە بەداخەوە من تاواچ و ئەسڵەن چێ بەنام و شێوازی میعماری نەریتی و سنەتی ئۆرامانی نەمەنە چێوێکی جا ئۆرامانەنە ئەلئان هەن بڕێو چێوێنێکێ دەستکردا یعنی تایبەت ئامان وەش کریان پێسە هۆتێلێوە کە وەشە کریانە مەدرسەی جۆرامان وەش کردیۆ یا دەوروبەر و مەسەلەن پیشالیاری مەیا ساخت و سازی کێمە قەدیمی ماچەشنە وشکە کەڵک ئینە ئەنجام مریۆ ئینە هەن بەڵام ئایا شمولیەتی ئامژەنە دلیلە ششن دلیژانە کێمە زەمانەتی ئیجرایی نیاجەکارنە ئێمە نەویەنما فەرزکەرە جەسەرە بە تاوار دەستورالعەمەلێ بوو مەسەڵەن پێنمونێ ئانێکی ئیسە دەسەڵاتیوی دلێ دەگایە کاشاهان ئیسە شارەداری بۆ چوزان و دێهیاری بۆ هەر کەسێ کە ئیسەی ناچاگەنە ئایا سازوکارە دریان دەستشاکە بە هیچ شێوازی ئیجازە نەوا وەرگیریکەرا نییە قانونی سفت و محکەم کە وەرگیری کەروپی مەسەلێ بەداخەوە نیە و ئەلئان شێواز و یانەسازی بە شێوازیوی کە جەتارانە نەجە شارەکات نەکردی و ئالان ئامان لێ هۆرامانیە وێنێتە تایبەتمەندیش مەمانە کاک دکتۆر یۆ چاتای بەنوێ هەورامانی ئانە بێن کە گەشتیارێ مسافر ڕۆکەڕ و ئاگە چێوێت جیاوازتە بین و چای یاگە و مەسکن و مەکانەوێشە کە مەسەر ملو گەشتش پێکەر و عاتەن ئەگەیسە مسافرێەوە مەریوانەوە یا مەسەنستنەوە تارانەوە بێ پێ هەورامانی گەرەکەش بۆ چێوێت جیاواز وین و ئایا ئیچەوە ئیسە بەرجەستن وینی و هەن ئحساسش پەنەکەری هەستش پەنەکەری یانی ئیچەوە کە هەورامانە نەبوو یا وەرە وەرە ئایج بەجیهانی بوو ینی بۆ بە مۆدلگەرایی ئەگەر کەسێکێ گەشتیاریوی قوڵبین بوو بێ پێ هۆرامانی ڕەنگا چیوی چامنە نەبین و یعنی وەختارێ من هۆرامانی ئژناسەکرد و فەرزکەرە منانە تارانەنە خەریکەنا هۆرامانی پێگەشتیاریوی یا پێ ئۆکۆتوریستیوی ئژناسە کرد و کە بەڵێ هۆرامانی نە تایبەتمەندیشە ئی فەردە ئی کەسەی تاکە پا ئینتزار و چەمەڕایە مێملو پێ هۆرامانی کە ئاچویەوین و وەختاری وارد و هۆرامانی بۆ هەرجە دەواازە هۆرامانی و گێرەش پێ تا قوڵایی هۆرامانی ئێمە ئارۆ شێواز و میعماریما شێوازیوی وێرانە یعنی ئاچێوەکێ جە شارەکە تەرێنەکریۆ هەن ئێمە گەنامەی نێبنیێمێ سازوکاریوی مۆدێرن سازوکاری ئوروپایی یا هەر چێوش پێبنیێمێ ئارو گرد و هۆرامانیش گرتنەوە هۆرامان یانەی پەنجنۆم شژنۆم هورمەگیرۆ و هەر کەس ئی کاراکەرۆ یعنی دژایەتی کەرۆچنی سرۆشت و تەبیعەت و فەرهەنگ و هۆرامانی و ئینسانیش مۆجودیوی تەماعە ئینسان مۆجودێوە کە ئەگەر وەرژ نەگیری جەعالترین حاڵەت وەشەنەر متەجاوێزە پەس مشۆ تۆ سازوکاریوی قانونی وجودش بوو کە نازۆ ئی ئینسانی بەیایی کاریەکەرا جە تەمام و جانیەنە هەرچی ئەجرایی کردی و بەڕۆ قانونیێرە کردی و بەڕۆ جەبریەنە کردی و مشۆ تۆ سازوکارەوە بوو ئارۆ بەداخەوە مە هۆرامانوێم هەرچەند کێ گەشتیار وەختی هۆرامان ڕووە هۆرامانی کەڕۆ زیهنیەتە کە نسبەت بە هۆرامانیەنەش هۆرامانی وەشەویست کەرۆ پێش مەسەن وەختاری من لە هۆرامانی تەبیعەتەن تۆ شێواز و تڵان باغداری هۆرامانی کە ئێمە نامش بنیێمە تڵان تەڵانی یا چێ ماچاش ترازبەندیش بنەماچە کە بەشی فرە زەریف یاگی لێژایە ئامێنێ دیوارچینی شاکردن بە زەحمەتی فرە و ئامێنی خاک کریان پشت و ئی تاشوتلیە و تڵانێ وەشەکریەنە و ئی تڵانێ منبع و دەرامەد و داهاتیە و هۆرامیەکەی تاوانشە جەڕێڕەوی تاریخی وشانە ئالترین کاڵکۆرگەراجە جغرافیە وشە هەرچەندەکە جغرافیەوی خەشن بیان جغرافیەوی تووڕە بیان چێوکێمە کەسێ پسە فدریگرادزێلی باسشکەرۆ ئێمە نامیش بنیێمە ئینڤایرۆمنتال دیتێرمینیسم یعنی جەبرە جغرافیایی هۆرامی جەبرە جغرافیایش کۆنتڕۆل کردن یعنی تاوانش گێرۆش چیر و مشتەوەش و ئەقلیەت ئینسانی حاکم کەرۆ بەڵام بەداخەوە ئێمە پشتی ماکردێنە باب
بابوو باپیر وێمە ئا کەسانێکی زەحمەت شاکیشتن ئا کەسانی تڵانە شاوەشکێن ئا کەسانی شێوازی معماری شاوەشکەن ئا کەزانی ئامێنێ ڕوبەڕۆجیاریانەکە شاوەشکردن نامێنێ ڤەر بە تقریبا ئاچێوە سروشتیاگەرە ئێمە ئینە گردبیان بەڵام فرە بەداخەوە ئارۆ ئێمە وینمێ بە دەلیل و ئینەیەکە هەم ئینسانەکە ئاهۆڤیەت و شۆناسوێشە لاشەوە ئەهەمیەت و گرنگایەتی ژنیا هەم چی لاچەوە سازوکاریوی قانونی و جەبری وجود ژنیا کە بەر بە متجاویزیگیرۆ بەداخەوارۆ وینمێمە ئا تایبەتمەندیەکێ هۆرامانی تایبەتکەرا خەریکە ڕۆبەڕۆ ملێم لا بێننە هیچ مشکلەوە نیەنە ئینسان مۆدێرن بوو هۆرامانیش بەشێوە جەجیهانی قەتعەن هۆرامانیش ئینا چیر و شۆنەمۆ جانیبێرە مەتاوی خۆتە هۆرامانی جەزیرە بۆ نازی بلۆ بەڵام ئێمە جانیبیە دوێدانە کارکردێژم تاوە هەم تاوە ئاسیمیلە ماکەرۆم تاوە ژژنۆ ماوە ئێمە ئەگەر چون ملەتیوی بێدۆڵەتەنمێ چون کورد بەعام ملەتی بێدۆڵەتە چون خاوەن و دەسەڵات و وێژنیا فەرهەنگ و کولتور و معماری و گرد و چیوەکاش ئینا چیر و فشارێنە ئینا چیر و نابووبێنە پس تۆ ئیسا ئەلان جانیبێت تۆ دەرفەتیویش بە تۆم بۆ کە جەڕەی جۆراجۆرەنە تۆ بتای وڵ ژوژنیەوە ئێتە ئینە ئا ئێرادەنە کێمە ماچمە ئێرادیوی شۆناسخوازانە کە ئەگەر ئا ئێرادە وجود وەرتاکی و کوردیەنە بوو قەتعەن تاو ئاچی وشێن کەڕوە هیوادارە ناواتەوازنەکە هۆرامیەکە بەیاوە پوێرە بەتایبەت ئا دەگایەکێ دەگەی هەدەفینێ مەسەن ئێمە چنی دەگەیانێکی ئیسەجە ڕوانگۆ و یۆنسکۆیانە تایبەتن ئیسە یۆشا هۆرامان و تەخت یا یۆشا پاڵنگانە یۆشە ژیوارە ئێرە چواردەگا حداقل ئێرە چواردەگا منەوە پێما پسن نمودیوی جەهۆرامانی کە وەختاری و گەشتیاری و ئێکۆتوریست ڕوە هۆرامانی کەڕۆ تا دەقل مستاقی بوو ئاچینە دەگاکەنێ ئەلان هۆرامان و تەختی خەریکا منێم لو بێننە یعنی ئەگەر بە شیوی جددی کارسەر هۆرامان و تەختی نەکری و قەتعەن جایەندەنە ئا شێواز و معماریەکی سەد لێ شارەکانان ڕوە هۆرامانی کرد سۆفالێوە کە بەکارم لۆ خشت و سۆفاڵێ کە جەهۆرامانە بکەم هیچ پەیوەندیە ژنیاچنی سروشت و هۆرامانی بەدلیوان کە هۆرامان وش کانگۆ تەمەنین هۆرامی تاوانش بە تراشیوی زەریف تەوەنە بە زەریفترین شێوازی معماریش بوو و محکەم بوو ڤەراوەر و فرۆچەوە مدر و مدرامانش بێن بەڵام ئیسە بەداخەوە چێوکێ ڕەبتش بە منتەقیوی بیابانی و کەویریان ئێمە ئاوەڕۆ ئاڕەر مادلێ منتەقیوی کە جۆرەکە خەریکە عکس بووی ئیسە خشت و ئاجر و سیپاڵە شارەکەم لوپی هەورامانی جەهۆرامانەوە تەوەنیمێ پێت لێ شارەکە کە ساخت و سازش بەنەکەرانە و مەسەلە کەفپوش و فرە و کوچە و کۆڵانەکەش بەنەکەرا کە شارە گەورەکان ئێمە حتایی نەمادیەن باڵێ کامەڵان فەرمایشەکۆ جەنابی ڕاستە هەرچەند کە ئینا هەر بازم نمود و هۆرامانیە وەختارە تۆ بینی یاگێ پسە چوزان و سلێمانی بۆ یاگێ پسە سنێ بۆ هەر یاگێ بەتەر مێ بنێوە ئەمارەتی بکریوە مەیا بە شێواز و معماری هۆرامانی کەراشەوە یانە ئاگەرە هەمیەت و تایبەتمەندی وێژەنش بەڵام ئا خەڵکەکە ئیناجە هۆرامانە ئیسە ئا تایبەتمەندیە دەرک مەکەڕۆ ئینەشە گرگێڵۆ سەر و ئینەیەکێ ئینسان موجودی واگەرەکشا زوو چێ دوو دەسە زوویانە کەرەوە زوو فلان و ئینا ئەچگەنەیەتر واقعەن دەسەڵات نەقش و ڕۆڵ و کاریگەرژن کە ڤەرپی ناگیرۆ چون یەسێمە ئالانجە یاگێ پسە ئێرانیەنە دڤێر یاگیمان بە هیچ عنوانی ئیجازۆ ئانێ مەڵا چاگەنە ساخت و ساز کردوە مەسەڵەن ئەلان دەگەیەوەمانە جە شمال و ئێرانیەنە جە پارێزگۆ گیلان نەمژ ماسوولەن بە هیچ جۆری ئیجازوانێ ماوە کە ساخت و سازی بە شێواز و ڕەشتی کردووە لێشەنە یا دەگەیەوەمانە لا ئێسفانی نامەش ئەبیانن ئی دەگا کولەن شێواز و معماری شێوازی هەڕینە یعنی خشت و هەڕێنێ بە هیچ جۆری ئیجازۆ ئانێ ماکە دلێ ئا دەگایەنە یەک دانەیانە کریوە بە شێوازێکی ئێسفانە نەوەجو دە ئێمە دێ پارێزگۆستنێنە مەشۆ ئێمە ئی کارە ئەنجامی و داواکاری مامەجە بەرپرسانانێکی وش بەرپرسانەوە ئەگەر وجودژن ئەگەر بەرپرسی وجودژن ئیجازۆ ئینێ نەواکە ئاش تایبەتمەندیەکە یۆنسکۆ ئامان سەر و خەتی و هۆرامانش سەفتیجانیکردن ئینە بلو بێننە ئەگەر ئینە بلو بێنە ئیتۆ هۆرامان تایبەتمەندی ششە کاک دکتۆر تا چەند بڕیار یۆنسکۆی بۆ بەمایە ئانەیە کە مێژوو هەورامانی زیاتر و زیاتر خەڵکێ بشناسوش یا وەرشەم ڕوونی دەی بە خەڵکانێ و بەتایبەت ئەم مسافری کە خەڵکو ئیلاوەلانی ڕووەکەرا هەورامان هەر پاسە خزمەتان عرضم کرد وەختاری یا گەیەملۆ چیر و چەمداری یۆنسکۆی یا تۆمارێ جیهانی یۆنسکۆ کریۆ دلێ میدیایەنە دلێ مەقالاتیەنە دلێ کتێبەکانە دەنگدانەوەژەش وە هەزاران تێکست و مەتن جەبارۆ ئایاگەوە تۆلیدە محتەوا کریۆ وەش کریۆ فیلمش نەوەش کریۆ مصاحبەش نوینیچی مصاحباکە منو جەنابۆ کەرمش ئەگەر بە زیرنویسی ئینگلیسی مەسەن چێرشەنە بۆ ئینەم تاوا بلۆ فرۆیاگانە وینیوش و ئینە وەختارێ ئینە وەش بۆ
کەسێک لێکۆڵەرە کەسێکی ناجێ یاگیوێنە هۆرامان لەشەوە تایبەت بوو ئیسە ئی تایبەتمەندە حوزەی جۆرا و جۆرەژن یەک حوزەی جوغرافیایژن یۆ حوزەی فەرهەنگیژن یۆ حوزەی مێژوویژن یۆ حوزەی دێرینەشناسی و باستانشناسیژن و ئینە ئا لاپەڕە مێژوویە ئا لاپەڕێکی گمێ بێنێ جەلایەن و ئا کەسانەوەکە مێژوو ناسێنێ و ئا کەسانێکی تاریخ کارکەرە قەتعەن لایەڤژ نەکەرا و ئینە بۆ هۆکارێ پێینەکە هۆرامان فرە علمی و زانستی تر بژناسی و کاک دو فرسپاس پێ دەرفەتێ بێ مەلبەخشا فرەوەش حاڵی بێمیجە حزور و جەنابیتنە و بەڕاستی چێژماوگێجە و تەشیری نەکات سپاس پێی دەرفەتی فرەمەبوونێتن سپاس و جەنابیش تاکەر و زەحمەت تا کێشا ئەوەتەوا زەناجە کاروباری فەرەنگێن هەمیشە سەربەرز و سەرکۆتی بۆتانە بەسیان وینەرە وەشەویستەکە بەرنامە و هەوار و هەورامانی چێنە جا حزور و کاک دکتۆرینە کۆتایمە بە بەرنامە و ئیجاری ئار تا بەرنامێوەتەر و تا ئەڵلقێوەتەر و تا کولتور و ڕەسەنایەتیە و شوناسێتەر و هەورامانی گردی تا بە خوای مسپارمی خواتە چەنی بسپارە خەمید باوان بەشنە و شەماڵی هەرچەند زمسانە باوان گۆران ناوێختا زمسان بامێنۆ بەگیان دووری تۆ سەختا زمسان بامێ